بینەرانی بەڕێز و خۆشەویست ئەم کات و گشت کاتێکتان شاد و کامەران بێ خۆشحاڵم جارێکیکە لە بەرنامەکەتان بەرنامەی وێنەکانی دوێنێ پێتان شادەبم. پێشەوەی بچینە دیداری میوانە ئازیزەکەمان با پێکەوە هەمومان سەیری ئەم ڕاپەرتە بکەین. ئەو کەسایەتی لە بواری تۆمارکردنی ناوی دانیشتوان و ناوی گەڕەکەکان و زۆربەی هەرە زۆری ئەو بنەماڵە و خێزانانەی شاری سلێمانی و بەگدا هەندێک لە دانیشتوانی قەزاوناحەکانی سەر بە پارێزگای سلێمانی و ژماری دانیشتوان و داتای پێویست و ئامارەکانی دیمۆگرافیای ناوچەکە هەیە لەم بەرنامەی ئێمەدا بەشدارە و لەوەش گرنگتر خێزانەکەی و تەنانەت کوڕەکەشی تا ئێستاش هەر لەو بوارە کارەکەن و ئاگاداری ڕێژەی زیادکردن و کەمبوونی خەڵکن. ئەو کوڕی نامیقبەجی ئەحمەدبەجی بابانە و دایکیشی بەهێفەرەجی خەڵکی گوندی باخە. ئەم میوانە ئازیزە عەبدوڵابەجی نامیقبەجی بابانە کە لە ڕۆژی 1 ساڵی 1952 لە گەڕێکی کانیسکانی سلێمانی لەدایک بووە. ساڵی 1958 چۆتە قوتابخانەی کانیسکانی سەرەتایی لە سلێمانی. ساڵی 1970 قۆناغی ناوەندی لە قوتابخانەی شۆڕش تەواو کردووە. وە خۆی دەڵێ تەنیا ئارەزوویەکی مطالای کتێبە کە دەیدوێنی هەستەکەی کە ئەم پیاوە زۆر شانازی بە بابانەکانەوە دەکا و پێوەشی دیارە کە زۆریشی لەسەر خوێندۆتەوە. ڕۆژی 24 نوێی ساڵی 1970 لەگەڵ خاتوو بەیان عوسمان ساڵح زەماوەندی کردووە. بوونەتە خاوەنی 4 کچ بەناوەکانی ڕۆژان، ژوان، تاژان، پرژە و یەک کوڕیش بە ناوی میران. لە ساڵی 1972 وەک چاودێرێ لە پرۆژەی دروستکردنی قوتابخانەی گەڕەدێ و پرۆژەی کارەبای بەرزنجە بەکاتی دادەمەزرێ. لە ساڵی 1974 لە فەرمانگای نەفوسی سلێمانی دامەزراوە. تا لە ڕۆژی 1 2015 بەپێی یاسای تەمەن لە 63 ساڵیدا خانەنشین بووە. مامۆستا عەبدوڵا بابان، ئەشتوانین بڵێن حاجی عەبدوڵای بابان، بەناوی بەرنامەکەمان و گەلێ بەخێراتتان دەکەم. زۆر سپاس دەکەین، سپاسی ئەومادوو بوونەشتانێک. زۆر سپاس. کاک عەبدوڵا، ئەوەنەی من بزانم بە حکمی وەزیفەکە زۆر شت هەیە کە تۆ ئەیزانی ئێمە نایزانین. ئێمەمانوێت لەم بەرنامەیە زۆر شت هەیە بۆمان ڕوون بکەیتەوە لەسەر دیمۆگرافیای سلێمانی لە ڕووی دایرەی نفوس و ئەوە هەوڵ و ماندووبوونانێکی یاوتە و شارەزایی پەیاد کردووە لەوێ. بەڵام ئێمە بەرنامەکەمان ناوی بەرنامەی وێنەکانی دوێنێ. بە حکمی بەرنامەکەمان وێنەتیا زیاتر ئەبێ بدوێ. ئەمانەیە پێشەوەی باسی نفوسمان بۆ بکەی بزانین ئەم پیاوەچی. ئەو پیاوە باوکی ڕەحمەتیمە نامیقی ئەحمەدبەجی ساڵح بەک. باش باسێکی ئەم پیاوەمان بە دوور درێژی بۆ بکە. ئەو پیاوە کوڕە گەورەی باپیرمە کە ساڵی 1950 لەدایک بووە. لە ساڵی 39 خێزانی پێکەوە ناوە، یشوکاری ئیشی پۆلیس بووە تا ساڵەکانی 67 و 68. باش تقریبی 9 مناڵی بووە، دوانیان کوڕ بوو، حوتیان کچ بووە. ئێستا خۆی بە ڕەحمەت چووە، خێزانی کە ناوی بە هێفەرەج عەزیزە، ئەویش بە ڕەحمەت چووە لەگەڵ خوشکێک و برایەکمە، هەردووشیان بە ڕەحمەت چوونەوانیش. باش فەرمووت پۆلیس بووە. پێشەوەی باسی ئەوەکەین کە پۆلیس بووە، ئەمەیە بەڕوونی ئەوم بۆ ڕوونکەیتەوە کە ئەمانە لە بنەچەوە لەکوێوە هاتوون. ئەمان لە بنەوەچەوە کە ئێمە ناسراین بە بنەماڵەی بابان لە سلێمانی. باش بنەچەکەمان وەکو لە دێر زەمانەوە بۆمان باس کراوە و لە ئەو سەرچاوانە شەو کە خوێندومانەتەوانێ ئێمە گەڕینەوە سەر فەقێ ئەحمەدی داروشمانە کە لە گوندی داروشمانەی لای قەڵاتزێ و مەرگە پشدەرە. باش
یعنی کەواتە ئێوە هەر لەگەڵ بنەماڵی بابانە لە قەڵاچوالانەوە لە ساڵی 1970 هاتوون. بەڵێ هاتوون. ئێمە بەنسبەت ئێمەوە کە بڵین مەسەلەن باوکم نامیق ئەحمەد ساڵح محەممەد ئەحمەد عوسمان پاشا کە ئەم عوسمان پاشایە برای ئەو ڕەحمان پاشا بووە. ئەو ڕەحمان پاشای ئەو ڕەحمان پاشای گەورە کوڕێکی ئەم عوسمان پاشایە وەختی خۆی دەرمان خواردوو کراوە لە بەغا لەلایەن والی عوسمانی ئەو زەمانەوە. کوڕێکی ئەو کە ناوی ئەحمەد بووە کچی ئەو ڕەحمان پاشایان ناوەتێ ناوی مریەم خان. کوڕێکی لێبووە کە ناوی محەممە. ئێمە بنەماڵەکەمان بە حەمە بەجی مریەم خان مەشهورە، هەم دایکی کە کچی ئەو ڕەحمان پاشایە هەم باوکیشی کە کوڕی عوسمان پاشایە. کەواتە لە ناو بنەماڵی بابانەکانیشە هین هەیە بەرەباب هەیە بەجیا مەسەلەن ئەمیان بەرەبابی عوسمان پاشا ئێمە هەر عوسمان پاشا کوڕی مەحموود پاشایە، مەحموود پاشا کوڕی خالی پاشای گەورەیە. باش ساڵی 39 ژنی هێناوە بەیەخانی هێناوە کە خەڵکی گوندی باخە. گوندی باخە لە مانتیقەی لای سەرچنار لای تاسڵجە بۆ لاوە، یعنی گوندی باکەوێتە ئەو منتیقەیە. بەڵێ تەنیشتی چەقژ و قایکەن و ئەو لای معمەلی چیمەتۆکەی تاسڵ چەقژ و قایکەنوانە مەشهورە. باخی شەکەوێتە ئەویە. بەڵێ باشە وەکو بزانی کاک عەبدوڵڵا چۆن یەکتریان ناسیوە ئەو لە باخ و ئەوە زۆر شتێکی جوانە. وەختی خۆی ئەم حەمە بەجی بابانە ئەم حەمەی بەجی مریەم خانە یەک کوڕی هەوە کە ساڵح بەگە کە باپیری باوکمە مەجموعەیە کچی هەبووە. ئەم کچانەی ئیتر ئەو زەمانە ئیتر هەر کەس عەشایەرێکیا خەڵچێک یەکێ لەو کچانەی ئەبێ بە نەنچی باپیرم، ئەبێ بە نەنچی باپیرم، یعنی ئەبێ بە دایکی فەرەج کە نەنکە گەورەی لەبەرەوە کەسایەتێکیان هەبووە، ناسیاوێکیان هەبووە. ئیتر ئەو زەمانەوە بووە وڵا فڵان کەس کچی هەیە و با ئێمەش بچین بۆی و ئاو بۆ شێوەیە بۆ ئەمە لە ساڵی 1939 باوکە کەی وەفاتی کرد؟ باوکم لە ساڵی 2004 وەفاتی کرد. 2004 ینی 89 ساڵ عمری 89 ساڵ. ئەی دایکەی؟ دایکم لە ساڵی 2010 بۆ وێنەی تازەی ماوە لە ناو ئەوە بەڵێ ئەوە وێنەی تازێتی ساڵی 1985 لەگەڵ ئەو کچە پشکۆلێمەی کە دوو هەم کچمە ناوی ژوانە بۆ گرتوێتی. باش ئیتر ئەمیش لە 2004 وەفاتی کرد. 2010 وەفاتی کردووە، ینی 6 ساڵ دوایی باوکێ. باڵێ هەردووکیان تەمەنیان درێژ بووە کە وەفاتیان کردو. ئینشەڵا ئەو بۆ ماوەیە بۆ جەنابیش و بۆ مناڵەکانیش بمێنێتەوە. لە ناو ئەلبومەکەی جەناب تا دیسانەوە پێم وابێ ئەچینەوە گوندی باخ وانە؟ ئەم وێنەی ئەوەیە؟ ئەو وێنەیە هی ساڵی 64 خاڵە پچکۆلەکەم کە ژنی هێناوە. ئێمەش داوت کرابووین بۆ ئەو شاییە. ئەو وێنەیە هی باوکم و دایکی ڕەحمەتی لەگەڵ خوشکە گەورەکەم نەزیرە. ئەو مناڵەش منم کە 12 ساڵانە. باشە ئەم مێزەرە سپیە تۆی جەنابتی؟ ئەو مێزەرە سپێ بەڵێوە هەروەکو عادەتی لە ناو خەڵکە شایی بوو پێچ. بەڵام تۆچووی بۆ گوندی باغ بەستوتە ینا لە سلێمانی خێرنەوەختە من تەلەبە بووم. تەلەبەش بووی هەر نەشەی پێنجی ابتیدایی و شەشی پێم وانە هاوڕێکانی و هاوتەمەنەکانی تۆش لە سلێمانیا بەست بێتیان ئەو کاتە نەبوو. کەواتە ئەم مێزەرە سپی هەر بۆ شتێکی جوانی خاڵوانتە. بەڵێ باشە کاکە عەبدوڵڵا ئەم وێنەیەش هەر وێنەیەکی جوانە، هەر وێنەیەکی کۆنە. توی تایە ئەمە جوانیە؟ ئەوەش منی تیام ئەوە خاڵمە کە ژنی هێناوە. باش ئەوەی ئەم لایەوانێت منم مناڵەکەی لە تەنیشتی پیاوە. بەڵێ ئەوەی پشتیەوە ئەوە نەزیرەی خوشکمە. ئەوەی ئەو لاوە خاڵۆژنە گەورەکەمە ناوی شەمسەیە، ینی براژنیەتی. ینی کەواتە ئێوە چوون بۆ شایی ئەم پیاوە، بۆ شایی ئەو پیاوە کە خاڵە بچکۆلە. بەڵێ خاڵە بچکۆل لە گوندی باخ. باش تاوان ئێوە بێزگە لەوەش ماڵی باوکە کە سوکاری باوکە بەرەی دوو ژنن. وانە لە دوای ئەوەی کە ننکە با بڵێن ننکە وەفاتی کرد دایکی باوکە و ژنی هێنایەوە؟ نەخێر وەختی خۆی باوکم باپیرم کە ئەحمە بەگە
وەختی خۆی ئەمە ژن بە ژنی کردووە لەگەڵ ماڵی حاجی شەریفی سوورگا مەشهورە سوورگا حاجی شەریفی سوورگا دەیەکە لەو لای فەرماندەییەوەیە باش ئەو ژنەی کە هێناوێتی ناوی خەدیجە بووە کچی حاجی شەریفی سوورگایە کەواتە ئەم ژنە نەخێر ئەم ژنە ئەوە ژنی دووهەمی باپیرمە ناوی ڕەحمەی حەماغایە خەڵکی کانی میرانە ئەوە دایکی تەها بابان و سابیر بابان و بەهێخان کەواتە لەم نەنکەتەوە مامۆستا تەها و بەڕەحمەت بێ سابیر بابانوانە مامی تۆ بەڵام لە باوکە بچووکترن بەڵێ لە باوکم بچووکترن خەدیجەخان بەڵێ ئەوە لە ساڵی 62 عەمری خوای کردووە من دیوت کەواتە ئەحمەبەجی باپیرێ دایکی باوکتی هێناوە و دایکی مامۆستا تەهاشی هێناوە وانە حتمما ئەبێ لە مەسافەیەکا بوو بێ لە ئەگەر باوکم 15 لە دایک بوو بێ لە 13 و 12 کە ژنی هێنابێ مامە سابیریشم لە عمرێکی وا بۆ لە 28 و 26 وانە موالیدەکەی لەو مەسافایتر بووە ڕاست پەیوەندیت لەگەڵ مامە تەهای هونەرمەند چۆنە؟ وڵی پەیوەندی من لەگەڵ ئەوە وەکو چۆن بڵێ وەکو ڕەفیق بووین هەر خۆش ئێستش لە ئێزال ئێمە ئەم کاراکتەرە طبعاً چوینەتە خزمەتی و میوان بووە لە بەرنامەکەمانە پیاوێکی زۆر خوێنەوار و خۆشەویستە هونەرمەندێکی سەرکەوت و پیاوێکی لە ڕووی داد و ئەوانەشەوە زۆر شارەزایە و کتێبی زۆری هەیە و هونەری کوردیش بەڕاستی ئەوەنەی دوور و نزیک من ئاگام لێبێ قەرزاری ئەم پیاوەیە ئێمە زۆر خۆشەویستیمان هەیە بۆی ئەمەش ئەو مامەی ترێ بوو کە لە دایکی مامە بەڵێ ئەوە سابیر بابانە ئەوەی ئەو لاشەوە کوڕەکەیەتی دەرسیمەوە یادگاریەکی عید میلادی کچەکەم بوو بە ناوی ڕۆژانەوە بوو لە ماڵی ئێوە لە ماڵی ئێمە بووین لە گەڕێکی برایم پاش کەی وەفاتی کرد کاکسابیر ساڵی 96 کاک عەبدوڵاتوو فەرمون لە نەتیجەی زەماوەندی دایک و باوکە دوو برا بوون لەگەڵ حەو خوشک کەواتە ئەم برایە و ئەو برایەت ئەوە بڵێ ئەوە برای ڕەحمەتی نووری بەک کاک نووری بەک بەڵێ وەختی خۆی ئەو وێنەی لە ساڵی 74 لە گەڵاڵە گرتووە باش پێشمەرگە بەڵێ پێشمەرگە بوو یاوەری مامم بوو سابیر بابان کە لەوێ لە وەزارەتی ئیشغال و ئیسکانی ئەندازیار بوو بەڵێ ئەندازیارێکی گەورە بوو لەگەڵ بەڕەحمە بێ نووری شاوی سوئاوانە بەڵێ باش ئەمە شەروێنەیەکی تری جوانە ئەمانی کێوشن ئەوەش هی ساڵی هەفتاکانی خۆم و خوشکە گەورەکەمە نەزیرەخان ئەم نەماوە بەڵێ ئەو ماوە ژنی شەید حەسەنی خەیات شەید حەسەنی برای هونەرمەند عوسمان عەلی خوالیان خۆش بێ ئەمەش وێنەیەکی جەنابتە لە هەرزەکاریە تقریبا ئەوە وەکو پێموتەوەی ساڵەکانی 68 کە لە پۆلی دوی متۆستەوە ئەوانە دوی متۆستە بەڵێ باسێکی خۆتمان بۆ بکە ئەو کاتانەی کە تۆ چوزانم لە متەوەستە بوویت و ژیان چۆنە گوزەرا کاک عەبدوڵا وەڵی ئەو کاتانەی ئێمە لە مەکتەب بووین بەڕاستی خێزان وەکو ئێستا نەبوو ئەو کاتانە من بە بیرەوەری من لە ساڵەکانی 57ەوە من بەبیرم دێ باش پێشەوەی ئێمە خۆمان چین لە ئیسکان بووین پێشەوەی ئێمە بچینە ئیسکان لە کانێسکان بووین ینی بەڕاستەکەی ئێمە لە خانوێکی بچکۆلا بووین بریتی بوو لە دوو ژوور باش عەدەدی مناڵەکانمان تەقریبی بە باوکم و دایکم وانێ چوار کچوو دوو کوڕ و دایکم و باوکیشم هەموو لەو خانە بچکۆلا بووین ژیانێکی زۆر بەڵێ نەخێر ئەوانە لە دایک نەبوو ئەوەی منەڵم ساڵەکانی 59 چکە دوانمان هەیە ئێمە لە 62 لە دایک بووە مناڵترن مناڵتمان ژیان زۆر بەسیت بوو ژیان ئەو ژیانە بوو ئێستش من چەند جارێ باسێکەمەوە لە ناو خێزانی خۆمە ژیانێکی بەسیت ئەگەر جەژن ناو جەژن دیزداشەیە گیا شەرواڵێکیان بۆ بکردینایە زۆرمان لا گەورە بەنیسبەت خواردنەوە ئەگەر جومعە و جومعەمەنجەڵە ڕەشەکە لەسەر ئاگر بواە برنج وایە
دەردی کابراڵێ چقەنەلیان بوو لەبەر ئارە برنجمانەیە. باشە کاگەڵاتخوا بە ئەلێرا پرسیارێکی لێ بڵێ ئێوە کە پێنجشەمە و جومعان ئیتر کە حەجی مەساکینی پێوتراوە جەژنی هەژاران خەڵک برنجی لێناوە ئەی ڕۆژەکانی کەتان بە چییە بەردەسەر؟ ڕۆژەکانی کە عەرزکەم یعنی ئەگەر بگەڕێتەیە بە هەموو سلێمانیا لە ناو ماڵێکی سلێمانیانی ئۆڕوان چێژ لێنان نەبوو قەت چێژ لێنان نەبوو جا بریتی ویانی ئۆڕوان یا ماستاو بوو نان و ئاساو یا دۆغرەمە بوو بە خەیار باش یا مەسەلەن تەماتەی سوورەوە کراوە بوو یا ئاو شتانە نسکێنێگە گەرما بێتەوە نسکێنەش ئەگەرمایەتەوە شەو ئێواران ئەو شتانە لێنرا نسکێنە سەلاجەی زمانی زوو ژەزاین چی بوو چاک بەبیرم یا ئەگەر چێشتێ بمایەتەوە شۆکە لێنرا یەک تەشتیان پڕەکرد لە ئاو منجەڵەکەیانە خستە ناو سەر و بەردیانە خستە سەر بۆی نەترشێ بۆ بەیانی ئەی بەفریانتیەکە بەفر نەبوو بەفر هەوو لە شاخەکان هێنا ئەچوینە یان ناردین باە عانەیە دوو عانەمانەکری ئەگەر ئەویش سوور هەڵگەڕابوو لە بەرەوەیەوەنە تەپوتۆ زوو ڕەشەبادێ یا بوو سوور هەڵگەڕابوو بۆ بەفراونا بۆ ماستاوەکە یا بۆ دۆکە ئەجینە ئاوی سارد هەر بریتی بوو لە شەربە و لە کوپە بەڵام خۆش هەر خۆش وەنیە هەر بە ئێستا لە سەلاجەش ئەو گەرمایی ئەو کاتە نەبوو کاکە نە سەلاجە هەبوو نەپانکە هەبوو ئەگە ماڵێ زۆر زۆری زعاج وایە باوەشێنێکی هەبوو باوەشێنی پێکرد هیچ شتێکی ئەو غارە هیچ شتێ نەبوو ڕاست ئەم وێنەیە وێنەی مناڵێکتیا بە دەمانچۆ ئەوەش هەر خۆمم لەو کاتە بووە ئەوە سوتفەی کردووە و دەمانچێ مناڵان ئەو وەختەوە شوێنی بوو زۆر مویم بوو دەمانچێکە پێبیا فیشە شێفتەقێنیا بەس مناڵانە یان خێرەوە تۆبلەکانی زمانی زووە باشە ئێمانی چێن لەگەڵ ئەوەیە هەردوو چند خاڵۆزای دایک من ینی هەر گوندی باخ ئەمەش هەر گوندی باخ ئیتر تۆ دوو شەشێ بوو کە خزمان لێوێ بوون و هەموو هاوینان من ئاعتیادیە چوون بۆ لەوێتەوە بۆ فێنێکتر بوو خۆشڵەیە زۆر ڕاستە فەرموون لە متەوەستە لە متەوەستی شۆڕژ بێ لە متەوەستی شۆڕژ متەوەستی شۆڕژ و کاتەش هەر عەرەبی بوو بەڵێ عەرەبی بوو ئەم وێنەیە وێنەیەکی زمانی متەوەستەتە ئەوە وێنەی زمانی متەوەستەی شۆڕشە لە سۆفی سێی متەوەستە ساڵی هەفتە ئەوەی تەنیشتی پایەکە با بڵێن ئەمە لە تەنیشتی پایەکە ئەویان منم کێن ئەو کارکتەرانی ئەو برادرانێکی ئێستا ئەو برادرانەی وەختی خۆی مەسەلەن ئەوەی تەنیشتمەوانێ ناسراوە بە حاجی عومەری ساڵتە ئەوەی ئەولاتریان بادینی مەجی هەبووە دلێری وەستا ئەحمە هەبووە عومەری جۆڵا هەبووە جایسە ئەو برادرانە هەمووی ئەوانە هەمووی ئاشکرا ببێ ئەمە لە بەرنامەکەی ئێمامی داوا کاڵێ سەر لێسۆ خۆتی وە حەزی ئەی ئەو مامۆستا بەڕێزەی ناوەڕاستا ئەوە دوو مامۆستای بەڕێزن لە ناوەڕاستان بەڵێ هەردووچان موسڵاوی بوون ئەوە سەفەریانە کردەوە نەقڵ بوون بۆ مناسبەتەوە ڕسمەمان کە ئەوان هیچیان نازمی ناو بۆ مامۆستای تاریخ بوو هیچیان مؤەیدی ناو بوو مامۆستای جوغرافیە بوو زۆر خۆش هۆکار چی بوو کامدوڵا کە تۆ هەڵ نەخشای بەرەژووتر لە مەکتەب وڵی هۆکارەکەی ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە من لە ساڵی هەفتاد سیم تۆستم تەواو کرد ناوم هاتەوە بۆ عسکەری بۆ تەجنید بچم کە چوومە تەجنید لەبەر ئەوەی کە من کەمەندام بووم لە عسکەری عەفویان کردم کە عەفویان کرد ئەو زەمانە وەکو ئێستا نەبوو وەزیفە زۆر بە گران دەست ناکەوە زۆر ئاسایی بوو ئاسان بوو ئێستا چەندها هەزار خەڵک هەیە کە بە کەلۆرێسی هێشتی هەیە هیچی وەزیفەی دەست ناکەی ئەو زەمانەیە مەیعتیادی من بە تەلەبەی سێم تەواو کردبوو داوام کرد کە بچم و تەوزیفم کە بەلایەنی کەمەوە بە 28 دیناری ئەو کاتە تەعین نەبوویت یا بە 22 دینار یا بە 28 دینار زۆر بوو خێزانی پێ بەخێوەکە تۆ بە کاتی هەندێک شوێنی ترێ بینیوە بەڵام دایی چوویتە دایری نەفۆس بەڵێ من لە ساڵی 72 وەکو پێڵێن مڕاقیبی عەمەل وەکو مراقیب لەسەر مەکتەبێکی گوندی گەڕەدەی لای سیتەک گەڕەدەی لای سیتەک لەوێ 6 مانگ دەوامم کرد دوای ئەوە دەوێت تەواو بووم کردیانم بە مراقیبی عەمەل لەسەر مەشروعی کارەبای بەرزنجە کە مەشروعێ بوو کارەبای دیزڵیان بۆ داهاتە هەموو ڕۆژێک تۆ لە سلێمانی هاتشۆ دەکرد هەموو ڕۆژێک نەئەچووم لە هەفتەیەکا 2 جار 3 جارە چوون سەیری ئیشەکانمانە کرد
ئێرشاداتی مهندیسەکە کە یاینێ بۆمانە بردن پێمانەوتن ئاوایە ئەمەیە ئەوەیە ئەو شتانە تامان وەستاکەش بە گوێیەکردن بەڵێ وەستا ئەو زەمانە بەڵێ ئەو کاتێک کە بە کاتی تاین بووی بەڵێ ساڵی 72 چەنە موچەکەەوە بۆ ئەو کاتە ئەو کاتە موچەکەی من 22 دینار و نیو بوو جایەک شتی زۆر خۆشت بۆ بجێڕمەوە لەسەر ئەو بابەتە کە ئێستا ئەو کاتە من لەسەر مەشروعی بەرزنجە بووم سەر بە مدیریەتی مەشاریعی کارەبای بەغا بوو هەمومانێک یەک مۆزەف و یەک سایق بە سیارەیەکەوە ها 22 دیناری بۆ منەیەدا بەس بۆ تۆ بەس بۆ من ئەو هەموو مەسرفا کرام معاشیان بۆ منەیەنا چکەم لەسەر محافەزەی سلێمانی نەبوو ئیشەکەی ئەمە مەشروعێ بوو لەسەر بەغا بوو جا ئەو برادەرانام و بووبوون بە برادەرم من هاتو چۆمان تا دێر زەمن هاتو چۆشمان هەبوو لەگەڵیانە ئەمە ژوێنی ئەو کاتانەیە ئەوە وێنەی دایرەی نفوسەکە مۆزە بووم لە نفوس منەمێ بە درێژی بینە سەر نفوس بەڵام ئەمە شەروێنەیەکی ئەو کاتەی زەڵێ ئەوە شەر زەمانی نفوسە وەنیە ئەمە ساڵی چەنە کاک ئەوە بیزە ساڵی هەشتاویەک وێنەی سەدام حوسێنی سەرۆکی پێشووتری عێراقەکان ئیترەوە بە هەمووی ئەم پیاوی چیە لەگەڵ توە ڕسمێکی ئەمە ساڵی هەشتاویە ئەمە مۆزەفێکی میسری بوو وەختی خۆی لای ئێمە تاعین بوو نابوو ناوی محەممەد سەمادیسی بوو سەمادیسی بە ڕۆژ لە وەزیفەی لای ئێمە بوو مۆزە بوو بە ئێواران و بە شەویش لە معرەزەکان لەوێ حرەسیش بوو وەزیفەشی باشە ئێمە ئەمانوێ باسێکی دایری نفوس بکەین هەندێک وردە پرسیار لە لای من دروست بووە کێ یەکەم سەرۆکی یەکەم بەڕێوەبەری نفوسە لە سلێمانی کە یەکەم جار دانرابێ وڵایی ئەوە چکە نفوز تاریخێکی کۆنی هەیە لە ساڵی سیەکانیشەوە بڵێم هەر هەبووە بۆ پێم وابێ کاک عەبدوڵڵا هەر لە دوای تەشکیلی حکوومەتی عێراقیەوە زیاتر دایری نفوس وەڵی خۆی من وەکو بڵێم شتێکی مختصر باسی کەم لە ساڵی بیستەکانە ناونووس کراوە بەس ئەو ناونووسە ئیشی پێ نەکراوە ناونووسی عێراق کراوە دوای ئەوە لە ساڵی 34 ناونووسێ کراوە ئەو 34 سلێمانیشی کردوتەوە لە پێش ئەوەشەوە دائیرەی نفوس هەبووە لە سلێمانیا کە پیان تۆ مەموریەت نفوس لەو ئەخیرانە لە ساڵەکانی حەفتاکان و پێش حەفتاکانەوە بۆ بە ئەحوالی مەدەنی ئەنی باری شارستانی کاتی خۆی لە ناو سەرای سلێمانی ئێستەکەوە کراوە بە مەتحەف ئەلەوێ لە ژوورێکا بۆ وەکو بۆیان باس کردووی مەموریەتێک بۆ ژوورێ بووە باش ئیتر لە قەزا و ناحیەکانی شاهر هەبووە نازانی چیە بووە مەسەلەن ئەو کاتانە نازانم بەس وەکو من معلوماتێکم هەیە ئەو ڕەحمان بەجی نفوسی بابان وەختی خۆی لە نفوس بووە باش کە باوکی عەمید ئەسعەتی بڵێن باپیری عەمید بەیان بوو باش بەس لە ساڵی پەنجاکانە پیاوێککە بابانە ئەو مدیری نفوس بووە ناوی تایری جەمیلبەگ بوو ئەمە تایری جەمیلبەگ بەڵێ تایری جەمیلبەگ ئەوە لە ساڵی پەنجاکانە مدیری نفوس ئەمە چیە ئەم شتانە ئاوا هەڵگرتۆ ئەوە هەموو ڕسمی ئەو برادەرانە بوون کە کاتی خۆی لە نفوس بەیەکەوە بووین مەسەن ئەوە تایربەگ بووە ئەوەی ئەم لاوە کەریمەفەنی بووە کەریمەفەنی بووە ئەوەی ئەم لاتریانەوانێ عین حابای شاعیری مامۆستا شەمحەمە بەرزنجی خوالێ خۆش بێت ئەوەی خواردتریان ئەوە شێرکۆ فارس بوو ئەوەی بەکەیان بەکری دەروێژەمین مەشهورە کاک بەکرد بڵێ ئەوەی خواردتریان شێرکۆجااب مەشهورە شێرکۆجااب وەختی خۆی کە نەقڵکرا بۆ دایرەی ئەحوال مەدەنی ئەویش بەڵێ ئەوەی ئەم لایەنەوانەیە ڕەمزی مستەفا کوڕێکی کەرکوچی بوو ئەوش لە نفوسی سلێمانی بوو ئەوش بە عەمری خۆی کردووە ئەی ئەم دوانی دو خواری ئەوەی خوارەوانەیە ئەوە فوئادی قاری سعی عەلی قوبا مەشهورە عەلی قوبا لێرە ڕێز و سڵیان بۆ نێرین ئەوەشیان کاک عەلی پێڵێن عەلی مەلا ڕەحیم کاتب تابیعە بوو لە دایرەی نفوس ئەو کاتانی کە تۆ با بڵێن چوویتە دایرەی نفوس سلێمانی بڵێ ساڵی 74 لە 74 چوویتە ئەوێ وەکو باسم کرد دوای ئەوە لە بینی بەرزنجە چووم
ئیعلانیان کەوتیان دایرەی نفوس پێویستی بە مۆزەف هەیە باش چوون بە ئیمتیحان تقریبی 4-5 کەس بۆی تەقدیم کرد منیش تەقدیمم کرد دەرچووم باش تەعینیان کردم تقریبی ماوەیە لە 74 بۆ 20 ساڵت بەڵێ 74 ئەو کاتە سلێمانی چەند سجلی هەبوو ئەو کاتەی کە من چووم سلێمانی واتە ساڵی 74 ساڵی 74 تقریبی بە هەمووی 80 سجل 85 سجل مرکزی سلێمانی بەس تەنیا مرکزی سلێمانی مرکزی سلێمانی چونکە بن بە بیرەوەری من سجلی تاک و سجلی 46 ملحقی پێڵێن تا ئەو کاتە 46 و 56 و ئەوانە چونکە ئەو سجلانە هەمووی تەسەسولات بوو سجلی 56 کەیرا بوو لە سلێمانی 50 لە سلێمانی و 50 لە شوێنێککە بوو 59 هەمووی تەسەسول بوو شتی بە ئەوە نەبوو دووبارە بێتەوە من ئەمێ ئەوە بزانم لە پارێزگای هەموو پارێزگای سلێمانی جاما عەرزەکەم لە هەموو پارێزگای سلێمانی بە قەزا و بە ناحیەکانیەوە لە سجلی یەکەوە دەست پێکات باش تا سجلی 332 کە ئەخیر سجل بووە لە ناحی سەنگەسەر ناودەشتی پێڵێن باش بەس ناو مرکزی سلێمانی بریتی بوو لە یەکەوە تا 50 سجل باش ئەمە لەکەیە لە ساڵی 1950 کە ناونووس کراوە 50 سجل بووە کە لە ساڵی 62 ئیشی پێکراوە چونکە دوای 5 ساڵ اینجا ئیشی پێکرا بۆ لە بەرەوەی کراوەتەوە بە ئیسیمارە بۆ کراوەتەوە تەبع کراوەتەوە کراوە بە سجل و تا هەمووی تا چاکراوە ئەنج هاتووە لە ساڵی 62 کاریان تیا کردووە من ئەمێ بڵم کەی ئێمە وەختی خۆی تەسکەرەمان هەبوو دەفتەر پەڕەپەڕ ساڵی چەند ئەوە گۆڕا ئەوە لە هەفتەکانەوە بە پێی قانونی ساڵی 72 ئەوە گۆڕیان کردیان بەو هەوەیە کە ئێستا لەبەردەستی خەڵکایە 2-3 جار گۆڕنگی بەسەرا هاتۆ بە شێوەی مۆرەکانی ئێستا ئاخیر شتی ئەوەیە کەوا مۆرێکی فسفۆڕی پێوە دراوە لە ساڵی 72وانێ بە پێی ئەو قانونە دەفتەرەکە گۆڕابوو ئەو هەوێ نەک ئەو ئیلغابێت تا ساڵی 76 ئەجا قەراری ئیلغای دەستکەرەکە هات وتی تەسکەرە بۆستێنن هەر ئەوێ بکەن هەر ئەوەی من ئێشتا ماومە لەگەڵ جەنابتا بەڵام ڕێگەم بە وچانێک وەربگرین خۆشەویستان وچانێک و دێنەوە خزمەتدا ئێمە لە پێش وچانەکە زۆرمان لەسەر نفوس و وەزیفە ئەو جۆرانش باس کرد بەس من ئەمەیە بڵێم ڕۆژانی حەوانەوە دوای دەوام لە سلێمانیە چیتانە کرد ئەو کاتە ئەو کاتانە خۆ دەزانی ئەو ساڵەکانی هەفتاکان بەرنامەی هەموو گەنج و هەمووچێ بەخوا هەر سینەما بوو هەر سینەما کاتە ئەمەهی ئەو ڕۆژگارانەیە کە تۆ ئەوە یو ڕۆژگارانەیە کە لە سینەما بووین باشەوانی کیان لەگەڵدا وڵاوە ئەو دوو مرورە هەردووچان ئەوە یەکیان مەحەمە ئەوەی ئەولایەن ناوی بەکرە ئەویان خۆمم باشە ئەوە برادێکە ناوی ئیسماعیل ئەمینە ئێستا لە هۆڵندایە باشە بەس کاکە ئەو کاتە گەنجی سلێمانی زیاتر محجب بوو بە فیلمی چی مەسەلەن ئەکشن وڵی فیلمی ئەکشن و فیلمی هندی و ئاو شتانە بوو زۆر فیلمی تاریخی وەکو هەرقل و مەرقل و عەساف و مەساف ئەوانە بە زیاتر بۆ هەندێکە چون لەبەرەوەی بەخوا ئەوەی تۆزین بۆ هەر هەندێکە بووی ترە و زمانەی کە وەکو بیرەوەریەمە باشە یان و فیلمی هاتۆ 3 سەعات ئیژەکات هینی هەیە ئیسراحەدا ناوی سەنگان بوو ئیتر ئەوە شانکوتان شانکوتان بوو خەڵک بە فەرتەنا چۆژ ینی لەبەر ئەوەی 3 سەعات بوو خەڵک زیاتر حەزیان بوو باشە کاکە ئەمە چییە ئەم ڕسمە ئەو ڕسمە ئەوە یادگارێکی کۆنی ساڵی 73 گەڕەکی ئیسکانەوە لە بەردەمی مزگەوتی عومەری کوڕی خەتابە ئەوە چاخانەیە بوو ئەو خەڵکەی تر لە پیر و لە گەنج و لێن لەوێ کۆبوونەوە تیادا هەنیشتن ئتر لە پیاوە پیرەکان قسە و دۆمینە و تاوڵە و ئاوایتر وێنەی کەش هەیە هەروە بزانم ئەوە شەرعینیشتە لە کاتی زستانایەوە زۆپاکەی دیارە ئەو ژەموو کوڕووکاڵی گەڕەکەی جستکانە کە ڕێتر هەم هەردوو جیلەکە لەوێ دانیشتن دۆمینە و تاوڵەشی تیا بوو بەڵێ دۆمینە و تاوڵەشی ئەوەشی تیا بوو بەڕاستی وێنەکانی زۆر جوانن
باشە کاکە من ئەمەوێ وێنەیەکم بینیوە بەڕاستی هەندێک کاراکتەری تایە ئەمە کوێ ئەوە قوربان سەفرەیەکی دایرەی نفوسە لە ساڵەکانی 1976 ئەنەو ناوایە کە ئێمە چوینداوە سەرچاوی ئەحماوە لەو کاتە بە ڕەحمە بێ عوسمان عەلی کە خزمەتیەکمانێ لەگەڵ قاری کابان و جەمال کابانی برای هاتن تێکەڵ بوون ڕسمەمان بۆ یادگاری ئەمە ئەم کراس گوڵگوڵیان ئەوە کاکە عوسمانە ئەوەی لە بەردەمی یاددانیشتووە قار کابان بە ڕەحمە بێ شەید قاهرە ئەمەش هەر بە ڕەحمە بێ ئەوە کاک جەمال کابانە بەڵێ وڵا وێنەیەشی جوان و سڵفەیەکی جوان بووە کە ئەوانیش دیارە بێکەوە ئەوانیش هاتوو هونەرمەندان خوالیان خۆش بێ لە هەر هەڵیان ئەمە وێنەیەکی جوانە ئەو وێنەیە ئەوە وێنەی ساڵی 1970 پورزایەکی باوکم لە ئەمریکاوە گەڕابووانەیە کە ناسراوە بە عومەر هەڵمەت کاک عومەر هەڵمەت دایکیان خوشک بوو دایکی باوکم و دایکی کا عومەر ئەو ڕسمە بۆ یادگار گیراوە لەو کاتە ڕەحمەتی نووری براشم لەوێ بووە ئەمە یەکەم ڕەحمەتی نووری برامە ئەویان باوکمە ئەویان دایکمە ئەوەی لای دایکمەوە خوشکێکی کەمان بوو ناویش لێرە ئەوش ئەمری خوای کردوافیکە ئەو دوانەی کەشیان نەسرین و ئەمیرەیان هەر خوشی تۆ کاک عومەر ئێمە لێرەوە ڕێز و سڵاوی بۆ نێرین بەڕاستی کەسێکی شارەزا لە بواری ڕاگەاندن و جێگەی شانازی بۆ ئەو کاتەوە بۆ ئێستاش بۆ میلەتەکەمان ئەمانەیان کاک ئەوە سەردانێکم بۆ گوندی باڵخە حەلیاوە ماڵی شێقار هەیە مامی شێخ جەمال هەیە جەمالی شێخ جەلال بۆ ماڵی ئەوان ئەمە جەنابتی بەڵێ ئەی ئەوانە کیتن ئەوە شێقارەوە خێزانەکەیەتی هۆش بووکەکەیەتی ساڵی چەنە کاکە ساڵی 76 ساڵی 76 هەموو شتێکت باس کرد باسی باوکێ دایکێ لە چیانی تۆوە تا ئەم هەڵکشاوی بەرەژوور و تاعینیش بووی هیچ تووشی داوی دڵاریە ترپەی دڵێ وڵی دڵهاری ترپەی دڵ هەر هەیە بەس بەکیۆی ئەوەی ڕاستی بێ تا ساڵەکانی هەشتا یعنی تاکیانێ بۆ خۆ دروستکەیتون واز سوتفەکە کچێکی بڵین گەڕێکی خۆمان باش هات تاعین بوو لە دایرەکەمان باشەکە عەبدوڵڵا یەک پرسیار تا نەهاتە دایرەکە تۆ نەبینی بوو لە گەڕێک تا بە مناڵی دی بوو چوو بۆ مەکتەب لە ئیسکان من ماوەیە لەو گەورەتر بووم بە مناڵی دی بووم ئەمە ناسیشن نەک بڵێم نەمەکەسوکارەکەی مەناسی هات لەوێ تەعین بوو ئیتر ئەوە عیلاقا دروست بوو ئەوە بەڵێ ئەوە لە دایرەی نفوس تەعین بەڵێت لە دایرەی نفوس تەعین بوو ئەوە ڕۆژی ئاڵقە لە دەستکردنە ئەگەر ئەمە ڕۆژی ئاڵقە لە دەستکردنەکە بێ بەڵێ ئەی ئەمە ڕۆژی چییە؟ ئاوەڵاوەشیانەوە ڕۆژی ئەو ڕۆژەیە لە 6/1/1970 چوین بۆ شارە ساڵی هەشتاویە چون بۆ شار باش ئەم سیارەیە ئەوە سیارەی خۆمەوە ساری خۆت هەفتاونەوەکەوە کرۆنایە بەڵێ ئەمە کاتە بەرماڵی خەزورتە بەڵێەوە بەرماڵی خەزورمە لە گەڕێکی برای پاش یعنی هیچ ئەترافێ ناکەی کە پێشتر خۆشەویستیە شتێکە بوو بێ ئەخر یەکلایەنە جیا کاکە یەکلایەنە بێ دوولایەنە بێ ئەبێ ئەساسەکەی پاک شێلی ئەگەر شێلی خراپە نەفعلن بەبێ ئەساس نابێت باشە ئێوە ئەم چیرۆشی ئەمە چییە گۆشتە برژیان نم ماڵی خۆتانە وەڵاوە ماڵی خۆمان نییە ئەو گۆش برژانە ئەوە ماڵێکە لە هەڵەبجە دۆستێکی زۆر نزیک و خۆشەویستمان بوو چووبووین بۆ ئەوێ وەکو ماڵی خۆتان وایە بەڵێ وەکو ماڵی خۆمانی تر مەقاڵیەکەیان دانا و منیش چووم باوەشێن بەکە گۆشتمانە برژان بەیان خان بەتەنیشت هەڵتروشکاوە بە دیارتەوە زانە فسکە فسکی شتێکی کردو خوا لە یەکتان نەکات خوا لە یەکتان نەکات باشە ئیتر مناڵ دروست بوو نۆبەرەکەتان ڕۆژان خانە بەڵێ نۆبەرەکەمان ڕۆژانە لە 26 دەی هەشتاوێک لە دایک بووە. ئەمە چێوشێن ئەم مناڵانە لەگەڵتا؟ ئەو مناڵانە ئەوە ئەم ئەخیرێ ئەویان میرانە کوڕەکەم بە باوەشکانتانەوە بە باوەشی منەوەیە. بەڵێ ئەوەشیان تاژانە تاژانی کستە. بەڵێ باشە خوا لە یەکتان نەکە ئینشەڵڵا.
ئەی ئەمێنەیەکی کاک ئەوە کچی ناونجێگەمە پرژەی ناوە برژەخانە هین عفو تا ژوان 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 ئێستا بۆم ساکەرەوە کامیانە ئەوە ژوان ژوان پەشیمان نابیتەوە هەمیان لێگەچن ماشەڵایان لێبێ ئێمە چوینەتە ماڵیان زۆر میوان نەواز و ماشەڵایان لێبێ کە ڕێک و پێکن ئەمەش ئەوە وەستا عوسمانە عوسمانی سالە سوور ئەوە خەزوور خەزورتە چی ئەکاتە خزمی ماڵی ئەوە برای مەحەی سالە سوور و برای کاک مەحەی سالە سوور کاک عەلی دەدە مەشهوور بوو برای کاک عەلی برای ئەوانە بەڵێ بەڵێ ڕاستە فەرمی ئەمانیشە لە ئێسکان بوون ئەو کاتە ئەمان لە ئیسکان بوون دوایی لە ساڵی 60 و ئەوانە 67 و 68 تا چوونە گەڕێکی مەڵکەنی باش ئەمە وێنەی دووژدن ئەمەیان دایکتە بەڵێ ئەوە دایکمە ئەوەشیان خەسوو ئەمەیان خەسووتە بەڵێ بەس ئەمە هی ئێستا ینی زۆر نەخێر ئەوە هی ساڵی هەشتا و نۆ ئەوانێ هەشتا و نۆ هەشتا هەشتوانێ باش چوشی بۆ ماڵی خوا بەڵێ دووجار بەڵێ ئەمە کامیانە حەزەیە ئەمە ئەمرەیە لەگەڵ خێزانما کە چوین بۆ ئەمرە ساڵی 2000 خێزانی حەجیشی کردووە یار نەخێر هەر ئەمرەی کردووە بەڵام جەناب زووتر بەڵێ من چووی بۆ حەج ڕوتبەیەکم لەو زیاترە باشە دی ئیشاڵڵا خوا بێەوەی تانکە هەمووتان لە ناو ئەلبومەکەی جەناب تابێنەی زۆر جوانی تایە حەزەکەم بە ڕاگوزەریش بێ ئەم وێنانە ببینی ئەمە ئەوە وێنەی ساڵی هەشتا کوڕێکمان هەبوو عەرەب بوو لیان نابوو بەعز لێ یابوو نەقلیان کردبوو بۆ سەر دایرەی نفوس بەعز لێ یابوو نەقلیان کردبوو بۆ نفوسی سلێمانی لە ڕقابەی مالی بوو وەختی خۆی باش ناوی عەبدولفەتاح شت نییە کورد بەدەستی بەعز ئەمە نەفی کراوە بۆ ئەمەش هونەرمەندێکی زۆر ئازیز و بەڵێەوە عەزیزی شارۆخیەوە لە مەهاباد گیراوە لە مەهاباد گیراوە لە دوکانەکەی وڵا وێنەیەکیە بەلای منەوە زۆر جوانە مناڵانی گەڕک و لەو کاتە بەڵێ ئەوە لەو کاتەوە لە گەڕێکی ئیسکان لە ماڵی باوکم ساڵی 90 عیدی میلادی کوڕەکەم میران ئەو بچکۆلەوە میرانە ئەوەی کردانیەوە بەگاریەوە بەڵێ ئەو کراسپی ئەم لایەنەوە ئەوە ئامۆزایەتی کوڕی نووری ڕەحمەتیە ئەوەی دەستین کردو ئەوە کوڕی حەمەی نێرگزە کاکە حەمەی نێرگز بەڵێ ئەوەی ئەو لاشیانەوە خوشکەزامە کوڕی سەلاحی نێرگزە بەڵام سەیری کەیسکانە وەختە پاکوتەمی باڵێ وەختە پاکوتەمی ئەو ژنەژەوە دراوسێمانە لەبەر هینەکە دانیشتووە ئەمە شوێنی سەیرانێکە بەڕاستی ئەوەش سەیرانێکی ساڵی هەفتاکانە لەگەڵ ماڵی شەید حەسەن و عوسما عەلی و ئەوانە گرتومانە منی لێ دیارم و خالی زامدارە و کاکەریمە کە زاوایانە و ڕەحمەتی حسێنی خەیات و حەسەنی خەیات و خۆش خێزانەکانیانە ئەمە کوێ بێ بە تەسەوری جەناب بزە بدووا بزانام دەوری هینە سەرای سوبحاناغا سەرای سوبحاناغا بۆ پیکابە هەمویان کۆبوونەتەوە چوون بۆ سەیران ئەو کاتەوە بزانم کاک عەبدوڵڵا منیش تقریبا هەندێک شتم بیرێ ئەو وەختە گۆش برژان وشتیوە عادەت نەبوو ئەو شتی ئێستا هەیە ئەو وەختە هەر نەبوو خەڵکێکە چوو لێ ئیتر ماڵ و مناڵیە برد ئەگەر لە ساڵێکا سوودفەی کردبێ سیارەیە پیا بوو بێ و یاپراخێکیان بردەبێ ئیترەوە لەزەتە بەڵام ئامی خەڵکەکە چوون بۆ کارێزی وەستا شەریف کارێزی وەستا شەریف چونکە سیارەتیانە سەفاش شێخ مستەفای لە ئەوە چوون بۆ ئابڵا خۆوانە ئەوژە سیارەی دەچوو بۆ سەرەوە بۆ دەباشان و ئەوانە هیچی سیاری ناویست هیچی سیاری ناویست ئەمە چیە ئەمەوە کارێکی هەرەوەزیە لە ماڵی شێخ جەلال هەبوو لە ئیسکان باوکی شێخ جەمال هەرەوەزیەوە منم و ئەوە عەدنانی شەکەتان چییە؟ بۆ بچی من تۆ کاری و کاری ئەو کاتە ئەو هاوکاری هەبوو بەبینی ڕەفیق و خزم ئەو کاتە هاوکاری هەبوو لە ئیسکانە خاصەتەن گەنجانی ئیسکان بۆ ساوەرکوتان ماڵە و ماڵەگەڕان پێ بۆیانە ئەمە ژوێنێکی زۆر ئەوە هینی هەردوو ڕەحمەتی حەسەنی خەیات و نووری برامە کە لە کاتی گەنجیا لەسەر چنار گرتویانە کە حەسەن چی سیلەیەکی بە تۆیە هەی کا حەسەن زاوام زاوا بوو مێدی خوشکی ڕاست خوا ئافیانکە ئەو کاتە سەرچنار ئاوەکەی باڵێ ئەوە سیاج نەکرا بۆ ئەوە هەرە و ترومپایی لەسەر بوو لێەوە خەڵکە ڕسمێت بەڵێ ڕاستە بەڕاستی
تۆفیق قەزاس ئیشێکی جوانی کردەوە بۆم شارە ئێستا بەڕە بەداخەوە داخلی شار بووە خەڵک زۆر سەردانی گەورەترین خزمەتەوە ئەم پیاوەکی ئەو پیاوە ئەوە هاوڕێ و دراوسێ و هاوڕێی خوێنم بورهانی شاسوار مەشهورە یەکێ بوو لەو شەهیدانەی کە لە قەسفەکەی قەڵازی ساڵی 1970 بەرکەوت ئەو کاتە خوێنکاری زانکۆ خوانکاری زانکۆ بوو من مۆزەف بووم تازە تەعین بووم لە دایرەی نفوس ئەو لەوێ کە شەهید کرا کاک عەبدوڵڵا منەمەوێ ئەوم ئەگەر بیرت مابێ ئەم بەڕەحمەت بێ کاک بورهان شەهید بوو ماڵی سەڵتەژێکیان شەهید بوو بەڵێ ئەوە سۆران مۆسیقاژەر بوو سۆرانەویش خزمەتی سلێمانی قوربان سۆرانی ساڵتە بوو سەروەری عەلی قاهر هەبوو ئەویش لە ئیسکان بوو بورهانی شاسوار بوو حەمە ساڵحی سامسام بوو ئەوانە هەموو شەهید بەڵێ ئەوانە هەموو تەلەبە بوون ئەوانە کە شەهید بوون جایتر وەڵای ئەوەی من بە بیرەوەری من بە بیرەوەری من ئەوانە بوویتر بێت لەوەی خەڵکی قەڵات زێش خەڵکێکی زۆر پێوە بوو باشە ئەمانەی شێن ئەم وەزشوانانە لەگەڵ تو ئەمە هەر یاریکەری کەمال سەلیم بوون کە کاتیە چوون بۆ یاریکردنی مەژە کەمال سەلیم لەگەڕێکی ئێوە بوون لە ئیسکان بوون کەمال سەلیم تیپی کەمال تیپەکە لە گەڕێکی ئیسکان بڵێ ساحەکە نەبوو کە لە نزمایەکە بوو ئەوە دوایی کرا بە ساحەکە لە بەری مەجیبەک بوو هەرکە دروست کرا وەختی خۆی بەڕەحمە بێت جەمالی عەلی باپیر ئەو ئێستا دروستکە ئەم دوانە ئەوەیەکیان کاگەنوەر کە ئێستا ناسراوە بە حاجێنوەر بە هەر لە ئیسکانە ئەمەی تەنیشتی جەنابێ بەڵێ ئەوەی ئەو لاشیانەوە جەلالمەجیە برای نەوزانمەجی هونەرمەندە کاک جەلالمەجی بەڵێ ڕاست باش ئەمە شوێنەیە کە جەنابێ بە کراسێکی ئاودامان لەگەڵ ئەوەش ئەو مۆدێل بوو بەڵێ بەڵێ ئەوە یادگاریە کە لە ماوە گیراوە کە چوین بۆ ئیشی هەرەوەزی نفوس کە ئیشیان کۆ ئەکردەوە ئێمەژە چوین پێنجشەمە و جومعانە چوین لێوێ هەرەوەزیمانە کرد باشە ئەمە ژوێنەیەکی ترە ئەمانێکی ئەوە خۆم و شێخ جەمال هەیە جەمالی شێخ جەلال لەگەڵ کاک شێخ جەمال ئەمەیان لێرە ڕێز و خۆشەویستی بۆ نێرین برادەری ئەوشیان کاکەمال شێخ نووری کاکەمالی شێخ نووری ئەوەی قەراقی ناوەڕاستیشان جەنابتی بەڵێ ئەوە بە مناسبە ئەوە کۆ ببنایەتەوە ڕسمێکتان بگرتە ئەو کاتە وەکو ئێستا نەبوو کاکە ئێستا هەر کەس کامێرەیەکی پێ نانێگە خوا دێ ڕسمێ بگرەوە چێ بۆ خەنە سەر فەیسبوک ئەوە زۆر خراپتر ئەبێ ئەمە چەندە چاوەڕێتان کرد بەتان ڕسمە بەڵێ بەڵێ تا دووسێ ڕۆژدا چوینەتەوە بۆ لای کابرا دەرچوە جاری وا بۆ ئیشی و تەواویش نەبووە ئەمە ژوێنەیەکی زۆر زۆر جوانە چوار کوڕی شار لە پەنا دیوارێکە ئەوە ئەفوم کە لەو کاتە باسیۆم نەکە من دوای ئەوە چوومە تەربیە تەقریبی ماوەی هەژمانی مامۆستا بوو ئەوە کرژەیە کرژە کە ئێستا مجەمەعی پیرەمەگرون لەوێ دروستکراوە مەکتەبی کرژەیە دێ کرژە دێ کرژە کامیان جەنابەتی کاک ئەوەی ئەو سەرەوە منم جلسپیەکە نە ئەوەی ئەو سەر ئەمانی تر کێن ئەوە مامۆستاتە هایە ئەوەی ئەو لایەن مامۆستا مژدە فایقە کوڕی فایقە فەنی هەبوو ئەوەی کەش ناوی مامۆستا حسین مامۆستا حسین دەدەی کرژە ئەو کاتەکە مامۆستا بوون من وێنەی زۆر جوانە بینم بەڕاستی لە ناوم ئەلبومەیە ئەمە ژوێنەیەکی زۆر جوانە ئەماش ئەوە لە سەفەرێکمان بچین بۆ سوید لە ماڵی کاک نەجمەی غوڵامیە ماڵی ئەوانە ماڵی ئەوان و ناسری ڕەزازی و خێزانی و نەجمەی غوڵامی و خێزانی ئەوەش خێزانی کاکە نەجمەی ئەمە ئەمسەریان لەگەڵ ئێران خان وێنەیەکی زۆر جوانە ئەمە شەروێنەیەکی بەڕاستی زۆر جوانە ئەوە لە بیارە گیراوە لەگەڵ ڕەحمەتی لیواشێقار مدیر عامی ئەویش وفاتی کردووە ئەم پیاوە جوانانە ئاوا بەڕاستی مەرێک غەدیان لەیەکە ئەمە شوێ کاکە ئەوەی خۆم و بەیانخانە لە دانیمارگەوەی لە بەردەمی ماڵی مەلیکی دانیمارکە ئەمە شەروێنەیەکی جوانە بەڕاستی ئەوەش ڕەحمەتی خۆ ناشکری نەبێ هەمێرە بێ بڵێن ڕەحمەتی ئەوەش ڕەحمەتی دڵشاد مەریوانی ئەمیش شاعری شەهید دڵشاد مەریوانیە وڵای بە ئەم وێنەیەش هات دەرخین ئەمە شوێنەیەکی جوانە ئەوەش کاتی حەجەکەیە لە ناو حوشترەکانی عەرەبە گرتومان هەشتاویەک بەڵێ باشە لەگەڵ خواردنا لە چیای کاکە وڵای خواردن ئێستا ناشکری نەبێ بەهۆی ئەم نەخۆشی و زەخت و شتانەوانێت تۆزێ پیا و سڵی لێکات تۆژ نایە خان بە چ شتێکی بەخان زۆر
سەرسامی ینی کە لە دەرگاکەوێتەوە ئەڵێ فلانشتمانەیە کامەیانە زۆر پێ وڵا ئێستا هەموو شتەکان لە بابەتە لەبرەوە من هەموو شتەکانی سەرسامم پێی چونکە دەزڕەنینە بۆ خۆشی تاقی کرد دەزڕەنینە بۆ ژوێنەیە ئەمە لە عیدی میلادی ساڵی 90 بۆ کوڕەکە کراوە ئەو کاتەیە کە یاپراخەکەیان ئەڕڕشتۆی خۆن تۆ لەگەڵ یاپراخە لە چێ جاوە مەسەلی لەسەراڵێ لە 1970 پیا و یاپراغ ناخوا لە 1970 ژنەی خوا من بەر 15 کەوتم کەی خۆم کای خۆی باش ئەمانێکی ئەوە کچە گەورەکەمە خۆی و مێردەکەی و مناڵەکان خوا لێژیان نەکە وێنەیەکی کە هەیە ئەمە شوێنەیەکی ترە ئەوەش کچە بڵین ناونجیەکەمان ژوان خۆی و مێردەکەی و دوو کوڕەکەی جاڵا لێرا کامدڵە حەزەکەم بە وردی هەرچەندە کاتمان زۆر زۆر کەم بەدەستەوەماوە بەس ئەم وێنانە حەزەکەم بە وردی ببیندێن ئەمە کوێ ئەوە ڕسمیی خۆم و بەیانخانمە لە مەریوان لەسەر زرێبار لەسەر زرێبار باش دیارێ لە سەفەرەکانە حەزەکەی ئەوە لەگەڵات ئەی چۆن خۆشترە باش تەوان خۆشترە ئەمە شوێنەیەکی تری ئەمە وێنەیەکی قەش ئەو کاتەی ساڵی هەشتا و خەڵگە چوو بۆ کۆتەڵ بۆ سەیران لەگەڵ تاهابابان و خێزان لەگەڵ خێزانەکەتە ئەمە ژوێنەیەشی زۆر جوانە ئەوەش کافتریایەکە لە ساڵی 2011 چوین بۆ سووریا پێش ئەم لە سووریا بڵێ چێنەمانە کاکە ئەوە هەر سێ کچەکەم و میرانی کوڕم و دایکیانە بەڵامیشیان غای بە لێرە ئەوەیانە کە شووی کرده بوو نەهات باشە بۆی گلەیمان لێنەکە ئەمە شەر زۆر جوانەوێت ئەوەش ئەو چوار کچەکەمە لەگەڵ پوریانە منیرەخانی پوریان ماوەش کرد بەڵێ لێرەوە سڵاوێکی زۆر گەرم بۆ بنیرەخانە نێرین ئەمەش هەروێنەیەکی ئەوە هەشتاکانە کە چوین بۆ بەغا ئەوە بەخوا بەپی ئەو شوێنانە بێ خۆشم لە بەغداد سیاحی بەڵێ ڕاستەفەر ئەوە دەلیلە بۆەوەی لە بەیانخان لەوەش هەر لەگەڵ جەنابدا پاریسیش هەر ئەوە هەر لەگەڵما بۆ دایم لەگەڵما ئێستاژەر لەگەڵمایە سەژەر لەگەڵ تایە ڕاستەفەرمی ئەمانەی شێن کاک ئەمە هەردوو کوڕزاکە من کچەکەی و کوڕەکەی کاکە مناڵەکانی کارینە کاتە ناوی میرانە میرانە جا خۆی باوکی ناوی میرانە خۆشی ناوی میرانی بابان میرانی بابان ڕاستە ئەمە شەروێنێکی جوان ئەوەش وێنەی خێزانی میرانە لەگەڵ خۆم و بەیانخان خۆت و بەیانخان باش لەگەڵ وەرزش شاهی بەڵێ ئێستاش هەر لە تەلەڤیزۆن سەیرەکەی بە کورتی بە ئەم وێنەیە پیشانی بینەرانەیە بەڵام لە یانگری چتی پێکی لە جیهانیەکە وەڵایی من لە یانگری ڕیاڵی بە عەرزەکەم بەس لە 2014 چوون بۆ ئیسپانیا چوومە بەرشەلۆنە ئەوە ساحەی بەرشەلۆنی برادران گلەیانەکە لە فەیسبووک یانگو تۆ خۆ ڕیاڵی بوو بەس هەر خۆش بوو ئێستاش هەر ڕیاڵی بینی ڕیاڵی بڵێ باش ئێمە کاتمان لەگەڵ جەنابەت تەواو بوو بەڵام دیارە دانیشتن لەگەڵ تۆ و لە ماڵی تۆ هەر تەواو نابێ پێشەوەی من ئەم بەرنامەیە بەجێ بێڵم ئەبێ لەگەڵ بەڕێستا وێنەیەک بێڵینەوە بۆ ئەوەی کە میران ئینشاءالله ڕەحمێکمان پێوکە و بیکا بە وێنەکانی دوێنێ ئەم وێنەیەشم داناوە بیکەین بە دواوێنە بۆ بەرنامەکە ئینشاءالله لە داهاتووە چەندین ڕسمی کە بگرێت ئینشاءالله ئەوە وێنێ ئەو ڕۆژەیە کە میرانی کوڕم ژنی گواستۆتەوە هەموو مناڵەکانە و لەگەڵ زاوای یەکەم زاوامانە ئەی دووەم بۆچی لەوێنە آخر ئەو جارێ شووی نەکردبووی گلەیمان ڕۆژان شووی نەکردبوو لەبەرەوە بۆیە مێردەکە بۆی هاوسەرەکەی ئەوی تیانە ئێمە لە کۆتاییە زۆر سوپاس دەکەین ئێمە سوپاسی جەنابتانەکەین کەوا بە سەرتان کردینەوەانێ بۆم یادگاریانەتان هێنایەوە بیرمان زۆر سوپاسی ئەو کارکتەرانەژەکەین کە لە پشتی کامێرەوە ئەو هیلاکی و عەزیتیان کێشاوە هەر ئیشەڵا سەرکەوتووە بن و بەرنامەکەتان هەر بەردەوامێت سوپاس بۆ سەرچاوێک مەمنون بینەرانی بەڕێز و خۆشەویست تا بەرنامەیەشتر و کەسایەتێکی تر خواتان لەگەڵ